هەوڵەکان بۆ چارەسەری کێشەی کاندیدی سەرۆکۆمار و هەڵگرتنی لەمپەرەکانی بەردەم کاندیدی سەرۆگۆزیرانی عێراق بەردەوامن. بڕیارە ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەیەکی گرنگ بۆ یەکلاکردنەوەی کێشەکان و دیاریکردنی وادەی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکۆمار بەڕێوە بچێت. هەموو هەوڵەکانیش بۆ ئەوەن ڕۆژی پێنجشەممە 12 شوبات کۆبوونەوەکە بەڕێوە بچێت. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاندووە کە پێشێلکاری دەستور نەکراوە و ئامادەنەبوونی ڕێژەی پێویستی پەرلەمانتاران کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆکۆماری پەک خستووە. ئەحمەد حاجی ڕەشید دەڵێت شیعە هۆکاری ئەنجام نەدانی کۆبوونەوەکەیە. سەبارەت بە دەستور سەرۆکی پەرلەمان تەبریری ئەوەی هێناوەتەوە کاوان مخالفەی دەستوریان نەکردو چکە لە کاتی خۆیان ئەو مۆزوعیان تەڕح کردووە، بەس ئەوەی کە ئیستیجابەی نەبووە هەم دەستورە یا هەم نظام داخلی مەجلیسی نوابە کاڵێ بێت و لەسەر سێی ئەندامانی پەرلەمان حزوریان هەبێت تاوەکو بتوانێتەوە ئیجرا بکەین. بەڵام گرفتەکە لەوایە تا ئێستا لەبەرەوەی پێگاتەی شیعە ڕێگ نەکەوتووە لەسەر کەسێک کە کاندیدی بکا بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بۆیە ئەمەیان خسۆتە ئەستۆی هێزە کوردیەکان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کە ئەوانن نەیانتوانێەوە تا ئێستا کاندیدێک دیاری بکەن. بەڵام من قەناعەتم وایە کە ئەوان ڕێبکەون لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران باڵێن بابەتەکە ئیجراکەن بەوەی یەکێتی و پارتی با و کێ تریش هەیە چکە ئێمە لە ئاساس 90 کاندیدمان هەیە، بەو 90 کاندیدا بە ئیجراعاتێکی ئاسایی ڕێک عملیەکە و بابەتەکە چارەسەر دەکرێ و یەکێتی پێی وایە کێشەکە تەنیا سەرۆکۆمار نییە و کێشەی زۆر لە عێراقدا هەن کە ڕێگرن لە هەڵبژاردننی سەرۆکۆمار و پێگهێنانی حکوومەت. لێرە کێشەکە تەنها پەیوەندی بە سەرۆکۆمارەوە نیە. ئێوە ئاگدارن لە عێراقدا کێشەیەکی سیاسی سۆر گەورە هەیە تاوەکو ئێستا بە بەردەوامی ڕۆژانە کۆبوونەوەی لایەنە شیعەکانیە بۆ ئەوەی چارەسەری کێشەی سەرۆکۆمار بکەن. ڕاستە لە ئێستادا ئەوان بە ڕێزمالێکیان وەکو بەربژێرداناوە، بەڵام کێشەی تر هەیە و هەموو لایەنە سیاسیەکان یەکگرتوونین بە یەکدەنگ لەسەر ئەوەیکەوە تەنها ڕێزمالێکی سەرۆکی کۆمار بێت و جگە لەوەش لە عێراقدا ئێمە ئێستاکە کۆمەڵە کێشەی ئەمنیمان هەیە. دەبینی لە سنووری ئێران عێراق کێشەی ئەمنیمان هەیە، لە سنووری ئێران ئەو گۆڕانکاریانەی کەوا لە ئێران و لە ناوچەکەیە بەرەو گۆڕانکاری ئەڕوات کێشەی ئەزمی اقتصادی هەیە لە عێراق، کێشەی بەرزبوونەوەی سعری گومرکی زیادکردنی زەریبە هەیە. ئەمانە پێویست بەوە کاکەوە حکوومەتێک پێ بێنرێ، حکوومەتێک بێ کەوا بە شاراکەت بێ، حکوومەتێک بێ بتوانێت عێراق لەم هەموو ئەزمە و قەیرانانە چارەسەر بکات. تا ئێستا پارتی و یەکێتی لەسەر کاندیدی سەرۆکۆمار ڕێک نەکەوتون. پەرلەمانتارێکی پارتی لەگەڵەوەی جەخت دەکاتەوە کە بۆشایی دەستوری دروست نەبووە دەشڵێت ئەگەر ڕێکەوتن بکرێت پێنجشەممە دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکۆمار ئەنجام دەدرێت. دستوری نەخێر ئەمە ئەو ڕۆکە دستور پەرلەمانی ئیلزام کردیە کە 220 ئەندام پەرلەمان ئامادەبیت هەتا بتوانین دانیشتنی پەرلەمان بە یاسا بکرێتەوە و ئەوانی خۆیان کاندید کردیە بۆ سەرۆکۆمار دەست بە ئیجراعاتی هەڵبژاردن بکەین کە نەکرێت نەبتە بۆ شای دستوریان یاسایی. ئەمە ئەو هەفتەیەوە دیارە ئەگەر ڕێکەوتن کرا ڕۆژی پێنجشەممەیدا بێت دەبتە کۆبوونەوەی تایبەت بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار. وەڵا ئینشاءڵڵا تەعالا ئومیدمان ئەوەیە کە ئەو چەند ڕۆژە نە هەر کورد خۆی کێشەی هەرێ گەورە دەکەن چوارچێ هەمانگیە بابەتی سەرۆک ئەنجومەنن لەبەر دەبێت سەرۆکۆمار سەرۆک ئەنجومەن تەکلیف بکات. ئەوجا لەو ڕۆژانە ڕێکەوتن بکرێت و دانیشتەکە تەواویت و نەجاتمامیت و ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی لەسەر کاندیدی سەرۆکۆمار لەلایەک و لەمپەرەکانی بەردەم کاندیدی سەرۆگۆزیران لەلایەکی دیکە بوونەتە بربەست لە بەردەم بەڕێوەچوونی پرۆسەکان. چاوەڕوان دەکرێت ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەی فراوان لە نێوان سەرجەم هێز و پێکاتەکانی عێراق بەڕێوە بچێت و کێشەی کاندیدەکانی سەرۆکۆمار و سەرۆگۆزیران بە تەواوی یەکلا بکرێنەوە.